ئەمە ئەو کاتەیە کە 4 ساڵ جارێک دووبارە دەبێتەوە و هاوڵاتیانی ئەمریکایی سەرۆکە هەڵدەبژێرن. پرۆسەی بوون بە سەرۆک دوور و درێژ و سەختە. هەتا ئەو کاتەی سەرۆک دەست بەکار دەکات ماوەی زیاتر لە ساڵێکی خایاندووە. ئایا چێ دەتوانێت ببێتە سەرۆک؟ ئایا چۆن ئەنجامی دەدات؟ دەستوری ئەمریکا دەڵێت دەبێت کەسەکە لە دایکبووی ئەمریکا بێت و بەلای کەم تەمەنی 35 ساڵان بێت. دەبێت بەلای کەمیش بۆ 14 ساڵ لە ئەمریکادا ژیا بێت. ئەگەر ئەو مەرجانی تێدا بن ئەوە دەبێت لای کۆمیسیۆنی هەڵبژاردننی فیدرالی پاڵێوراوێتی خۆی ناونووس بکات و هەروەها بۆ کۆمیتەی کەمپینیش. پاشان دڵنیابە لەوەی ناود لە لیستی دەنگدانی هەموو ستانەکاندا هەبێت. پیرۆز بێت مامەڵەکە تەواو بوو ناود لە لیستی دەنگدانە هەیە تۆ بە فەرمی پاڵاوتنی خۆت ڕاگەیاندووە. هەنگاوی دواتر دەستکردنە بە پارەکۆکردنەوە کە پێویستی بە بڕێکی زۆرە بۆ هەڵمەتێکی سەرکەوتوانەی سەرۆکایەتی.